دەستان خۆش بێ برایانی موزیک لەشتان ساغ بێ دەم و خۆش بێ کاگە سەیوان یاخوا بەخێر بیتەوە جوان خوێند هەم مەقامە سێگاکە و جوان خوێن یاخوا سەرکەوتوبی گۆرانەکەش بۆنی سنەی لێ هات دەمە خۆش بێت یاخوا بەخێر بیتەوە کاکە شیروان بانەی ژیانەکە گۆرانژیان بزانین تۆ دەستپێکی کاری هونەریت ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵ لەمە پێش کا گۆرانژیان وە بزانم بە هیوە دەکاتە 2000 لە 2000ەوە گۆرانیە خوێنین بەڵێ یەکەم کاسێتت لە ساڵی 2000دا تۆمار کرد بە تۆمارگاکان نەوەڵا لە ساڵی 2004 و 2005 بوو لە ساڵی 2004 بەڵێ چی بوو یەکەم کاسێتت وڵا خاو سەریع و بە کام گۆرانیان زیاتر مەشهور بوویت لە گۆرانی گوڵم بەنێ گوڵم بەنێ بەڵێ لە ئاوازی کێ هۆنراوی کێ شعرەکانی ئیخۆ من ئاوازەکەشی هەری خۆمە بەز وەڵکۆپلەکەی کاکشیروانە زانێ بزانمی کاکمریوانە باشە یاخوا سەرکەوتە من درێژ بیت ئەگەر سەرەتا جەمال لەبەر هەمێکت بێ بەسەر چاو چاوەکانە خۆش بێ بیری شتێکم کەوتۆ لە ڕێگاکە پێکەنم خۆ دەزانی کە من پێکەن تۆزێ مەحاڵە سردما سردماوني ظلمات بربولا شاودي وقرولا اليومون خنديني دباوري بقريوا وبخوما وريقريا وندم قردو عاوي مرقش ملي يبقى
هراليم بقربان دم بقربان دم قرمي تودا غمكانهم برسيتاوا نباواش قرمي تودا غمكانهم برسيتاوا نباوشي قرمي تودا غمكاني بسيتاوا شبيسين هرناوي توا يا دهيان يا بأراوام لا غريبي بويا ساوا رم بيتاوا بأراوام لا غريبي بويا ساوا رم بيتاوا لباوا شي درمي تودا غمكانهم برسيتاوا لباوشي قرمي تودا غمكانهم برسيتاوا أيا
یاخوا بەخێر بیتەوە دەم و خۆش بێ کاک شیروان بانەی زۆر سپاس کاک گۆرانجیان دەمێ نەڕزێ ماشەڵڵا زۆر جوان ئەدا کرد مەقامەکە شەر خۆش ئەدات کرد یاخوا سەرکەوتوبی ئەمە گۆرانی چێ بوو وەڵا گۆرانی مامۆستا شیروان عەبدوڵایە دەستخۆشی لێ یەکەین بۆ کاک شیروان هەمیشە دەستخۆشیم لێ کردووە یاخوا سەرکەوتوبی دەستان خۆش بێت زۆر سپاس پیرە گیان یاخوا بەخێر بیتەوە لەشتە ساغ بێ دەستان خۆش بێ برانی موزیک کاکە شیروانجیان بزانم تۆ دەستپێکی کارکردنە دەگەڕێتەوە بۆ ساڵی چەند بەڵێ کاکە گۆرم نوە بزانم هەرچەندە لە زۆربەی کەناڵەکانەوە باست لێ بەڵام لێرەوە لەوانەیە جوگریکی تایبەتمانە بێ ئەمشەو بێگومان بینەرێکی باشمان هەبێ زیاترمان بینن من هەر لە سەرەتا مناڵیمەوە بەڵێ خولیا گۆرانی مەسقا بووم بە حکمەوەی کە بەڕێزێ لە نزیکە وازانی کە باوکەم وەختی خۆی چاوت ماجەکەم کە گۆرانی بێش بووە لە تەلەڤیزیۆنی کردکو گەردوو گۆرانی هەبووە تۆماری کردووە بەڵام من بە خۆشحاڵیەوە دوای ڕێچکەی ئەو کۆتم و زیاتر لە بوونە وانگەکانی قوتابخانەکەی خۆمە گۆرانی مەوت زیاتر دەرکەوتنم بۆ ناو خەڵک کە بتوانم هەوادار لە خۆم کۆکەمەوە گەڕێتەوە بە ساڵانی 95 و 96 لە 95 و 96 ئەو کاتەوە بزانم چ بەرهەمێک بوو تۆمارت کرد دەنگانەوەیەکی زۆر باشی بوو بەڵێ یەکەم گۆرانیم ئەو کاتە سێ چوار گۆرانیم تۆمار کرد بەڕاستی جۆگرم نەبوو حەقەت دوایی بە گۆرانی ئەروەشلک ناسکەتەنە کە هاتمە ناو خەڵکەوە بە گۆرانی شیرشیلانە بە گۆرانی کچانی گەڕێک بەڵام یەکەم گۆرانیم کە تۆمارم کرد لە ژێر نانویشانی بێقەرار بوو گۆرانێکی خاو بوو تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و گۆرانیا تورکی بوو شارێکی لەگەڵ کاکە زیرەکە گۆڕیمان من تۆمانم زیرەک ئاوارە بەڵێ بەڵێ ئەو کاتە ڕێزمان هەیە بۆی ژەروا یاخوا سەرکەوتوو تەمەند درێژ بکاکەش لەگەڵ بەڕێستا لەگەڵ هەموو لایەک قوربانی ویستم بچینە لای گۆرانی وتم بەسەوە شەبێت ماش کاکە شیروان بانەیە و کاکە سەیوان مەریوانی و بانە و مەریوان فەریدە کە ڕەتێ لەگەڵ برادێکی خۆشەویستمە ڕۆشتین بۆ بانە ڕێگەکەی زۆر ناخۆشە گڵە و نابڕێتەوە 3 ساعات و نیم وتی ڕەبی ڕوویەوە ڕەش بەڵێ بانە و مەریوان ئەم دیواودیوە ئەمە ئەم دیواودیوە هەر دەڵێ ئەم لە شەرقە ئەو لە غەربە نابڕێت جار ڕێگەکەشی زۆر ناخۆشە شیروان ترساوە مەریوان بۆ بانەک زۆر ناخۆشە ڕێگەکەی 5 ساعتی بین ئەڵێم دیوە یاخوا سەرکەوتوو ئەگەر بەرەمێکی خۆشمان پێشکەشکەی کاکەش وەڵام منم بەرهەما من لێرەوە نامێ حەقیقەت خۆم وابزانم لە کاکە بەهمنەوە جۆم لێ بووە لەگەڵ یەک دوو گۆرانی بێژی کە لێرەوە پێشکەشێکم بە خۆشەویستان و عەزیزان داوای لێکردوم بە کاکە داناوەیسی و کاکە ئارەدەربەنی و کاکەکاری خۆشەویست بە تۆی بەڕێز و بۆ عاشقانەی کە ئەمان بینن بۆ خۆشەویستانە سپاس بۆ گروپی مۆزیک سەرجەم هەوادارانی ڕادیۆی تەکسیش هەموو لایەک بەگشتی چاومانن فەرموو خۆشەویستم وێنە یەکیم بۆ بنێرە بەڵام تو خوا بە تایبەت بیادی بەڵام با لە وێنەکەداوام لەوت سوور و پرچێ تەربیەت تو خواهی با دستی شد نسر کمرت بیاده
مرشيم كاسم يا كروان ما يا كي خوانم خوالا باري اوامي او بوليا معجب بخوامم خوام خوشم يا بخوايم يا براوي خوش ويسي توامم يا مبوريا خوش ويسمم وما ويقرقت بين آدم ببيني يا ببولا خوش ويسم وما ويقرقت بين آدم ببيني شو الكديان يا دكتورة كم وتي أم بيخوة دور بقيدة شيريني شاوم لقام شاود قريام روحم لقام روح قريام شاوم لقام شاود قريام روحم لقام روح قريام من غريبة ناكم شريام من غريبة ناكم شريام يتري أروم مال دعوام خدا حافيز بوزارياتر نايمة دوام خدا حافيز بوزارياتر نايمة دوام خدا حافيز بالا بريزي كراس ناسك من سيدي اليابكام ايدل ناسك بالا بريزي كراس ناسك من سيدي اليابكام ايدل ناسك هاتو سونت وين ياسك هاتو سونت وين ياسك يتردرون مال دعوام خدا حافيز بوزارياتر نايمة دوام خدا حافيز بوزارياتر نايمة دوام خدا حافيز تدرون بسيمان با بوهاتنا صاوروان با تدرون بسيمان با بوهاتنا صاوروان با صوبر فريميس برقريان با صوبر فريميس برقريان با صاون القلب
صاود قريب روح من دوري روح قريب من غريب ناكم صريب من غريب ناكم صريب يتردروم ما رضي خدا حافظ بوشاري هتر نايمة دوام خدا حافظ بوشاري هتر نايمة دوام خدا حافظ يا خوا بخير بيتوا دم خوش بك شيروان عبد الله هەر لەش ساغ و تەندروست بی ئینشەڵڵا دەستان خۆش بێ برایانی موزیک کاکە سەیوانجان تەلەفۆنمان لەگەڵا بەڵێ وەریگرە کاکە سەیوانجان زانین کاریگەری چێت لەسەر بوو کە حەزت لە گۆرانی کرد یاخود چۆن هاتیتە ناو دنیای هونەر بەڵێ من کەواتە لە مناڵیەوە بەدەنگی خوا لێ خۆش بوو مامۆستا حەمەد جەزا بەڵێ حەزم لە گۆرانی وتن کرد درود بە ڕۆحی پاکشی هونەرمەندی خوا لێ خۆش بوو و حەمەد جەزای ڕەحمەتی بەڵێ بەدەنگە و هونەرمەندۆ بەڕاستی من مواجیبی گۆرانی وتن بووم چون دەنگی زۆر کاریگەری بوو لەسرم کە بێمە ناو دنیای هونەر و دنیای گۆرانی بەڵێ یاخوا سەرکەوتن درێژبی نامەوێت زیاتر کاتەکە بە گفتوگۆکردن کوژین بەڵێ ئەمانەی جەمان لە بەرهەمێکی تر بێ بۆ دەنگە خۆشن بە سەرچاو فەرموو بەس سەر ئێستا با فەرمی یەک دقا بە ئەو تەلەفۆنەوە بگرێت ئەبێ ئارام بیت یەواش یەواش دەست خۆش باوکی چێ باوکی هۆنیامان لەگەڵە سڵاو لێ بێ باوکی هۆنیا سڵای خۆی گەورت لێ بێکاک گۆرانی خۆشەویست سڵاوی خوای گەورە لە تۆش زۆر سوپاسانەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر خۆشحاڵم بۆ یەکەم جار لە بەرنامە جوانەکەت بەشدارم زۆر سپاس ئێمەت خۆشحاڵ کرد باوکی هۆنیا زۆر سوپاسانەکەم بە خێراتنێکی گەرمی ئەو مامۆستا خۆشەویستانەکەم ئەو هونەرمەندە عەزیزانەکەم زۆر سپاس بە ناوی ئەوانی شەوە چاوت ماچەکەین بەڵێ زۆر پێم وا بێ کاک شێروان عەبدوڵڵا و کاک شێروان بانەیە و لەگەڵ کاک سەیوان کاگەل یێوانیا گاگلی بەڵێ سەیوان گاگلی بەڵێ بە خێراتنیانەکەم دەستخۆشیی زۆرمێ بەڕاستی لە ژیانمە ئاواتێکم ئەوە بووە کە لەگەڵ کاک شێروان عەبدوڵڵا گفتوگۆ بکەم و لەگەڵ کاک شێروان بانەیشا عەزیزم زۆر سپاس کاک شێروانجان چۆنن باشن زۆر سپاس بەڕێزم سپاس بەڕێزی چاوت ماچەکەی خۆشەویستی سەرکەوتندان ئینشەڵڵا هەمیشە لە سەرکەوتن و پێشکەوت نابن بە خێراتنی هەستیانانەکەم زۆر سپاس بەرنامەکان تەوڵەپاش زۆر سپاس بۆستی جوانت باوکی هۆنیا بەڵێ ئەمڕۆ عەکسەکەتان چییە کاکە گۆرانی خۆشەویست مامۆستا گۆران جانەکەم کاکە یاسین ناسراو بە پیرە یاسین لەگەڵ کاک ئەحمەدی ساز و کاک بەرهەم و کاک ئەمین بەڵێ بە خێراتنێکی زۆریانێکەوە من داواکارێکم لە کاکە عەبدوڵڵا هەیە ئەگەر لێمانی قبوڵ کە زۆر سوپاسی دەکەم فەرموو بەڵێ گۆرانەیەکی هەیە بەڕاستی گۆرانەکەم زۆر بەدڵە بەڕاستی من زۆر عاشقی دەنگی مامۆستا شێروان عەبدوڵڵام لە پاش ئەویش جەنابی و کاکە شێروان بانێوە زۆر لە هونەرمەندەکان زۆرەگرن بەڵام ئەمانە زۆر تایبەتە کاک شێروان عەبدوڵڵا زۆر سپاس عەجیبی هەیە و من داوا لە کاک شێروانەکەم داوای گۆرانێکی لێ یەکەم ئەگەر پێشکەشم کا زۆر مەمنونی بم گیانەکەم چ گۆرانیەک گۆرانێکی هەیە کە ئەڵێ گۆرانەکەی ئەڵێ ئەگەر لە سێدارم بەی دڵم لای تاقانەیە ئەو کۆپلەکە بەسەر چاو بە کاتەکە بە چاوان پێشکەش ئەگەر کۆپلەی کەمیش پێشکەشم کا زۆر مەمنونی بووم و بە چاوان دەستخۆشێکشمێ لە هەموو هونەرمەندە خۆشەویستەکان کە بانگهێشتێکن و بە خێراتنێکی جارێکی تر 1000 جار و 1000 جار بە خێراتنی ئەو هونەرمەندە خۆشەویستانەکەم دوام سەرکەوتن زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی هۆنیا بە ناوی ئەوانی شەو چاوت ماچەکەم میران میلات کاک میلادمان لەگەڵە سڵاو لێ بێ کاک میلاد کاکە گۆران سڵاوت لێ بێ برای بەڕێزم سڵاو برای گیان چاوەکانە ماچەکەم چاوت ماچەکەم هەر لە هەولێرەوە تا سلەیمانی ڕێز و سڵاومەیە بۆ یەکەیەکەی کارمەندان و بۆ ئێوەی خۆشەویست زۆر سپاس بە ناوی هەموو کارمەندانی ڕادیۆ تەکسیەوە زۆر بەڕێزی کاکە گۆران من لەبەر خاتری کاک سەیوان گاگڵی تەلەفۆنەکەم کردەوە بەڕاستی سەوتێکی خۆشی هەیە هیوادارم سەرکەوتوو بێ
زۆر سپاس زۆر سپاس بە ناوی کاکە سەیوانیشەوە. بەس من پرسیارێکمە بوو کاکە گۆرانە گەرەزیەت نەبێ ئەو گۆرانێک کاکە شیروان وتی هیچیە گەرەزیەت نەبێ. کام کاک شیروان؟ ئەوەی وتی چاوم لەگەڵ چاوت گەڕێ ڕۆحم لەگەڵ ڕۆحت گەڕێ. گۆرانی چێ ئەڵێ کاکە؟ من لە کاک بەهمەوە جملە بۆ لەگەڵ کاکە ئاواتی ڕفیقم برای عزیزم بەس بە سیدیش لە بازار هەیە و ئەم بەرنامەیەش هەر بە سیدی بڵاو بێتەوە. جوابەکەت وەرگرت کاکە میلادجیان؟ وەڵاهی جملە نەبوو کاکە گۆرانە گەرەزیەت لە هونەرمەندانی تری بیستووە براگیان. کاکە گۆران زۆر سپاس دەکەم برای گەورەی زۆر سپاس چاوت ماچەکەم برای خۆشەویستی کاک میلان. بەڕێزی کاکە گۆران هیوادارم سەرکەوتوو بنەم ڕادیۆ جوانە شەر بمێنێ. زۆر سپاس بە ئێوە جوانە خۆشەویستی کاک میلاد. خواتان لەگەڵ خواتان لەگەڵ برای شیرینم. سەرچە کاکە یاسامان لەگەڵە سڵاو کاکە یاسا. کاک یاسا بەداخەوە داخراوەتەوە. با بچینە لای گۆرانیەکەی کاک سەیوان زین چیمان پێشکەشەکەی. گۆرانیەکی یەر خوا لێ خۆش بوو مامۆستا حەمە جەزاتان پێشکەشەکەم. پێمان خۆشە دەمە خۆش بێ فەرموو. لە هەوڵ 6 دقیقە ئەمەکەرەوە با بەزار بەکە بڕا بەس کۆرت و بێز بگرە باشە. بەس لە پێشەوە کورتە مەقامێک دەچین باش. شەنگە بێری ساڵی ساڵان لە کوێستانی لە ناومەڕی بۆ مەڕدۆشی نەڵت دەکردە و باسکی سپی مەڕمەڕی هەیگەنا لە بەراڕەی گوێبەرۆک و کرمەک و گوارە و ژێرچەنە لە بەراڕەی کرمەک و گوارە و ژێرچەنە کەوەران دەشوێ بێری کۆڕی مەڕی ڕادەپەڕیای ئەسیری بسکیاڵۆزی کچە کوردیەکی نەشمیلم
دستی دیل و دیلم دیل و دیلم ئەگەنا کچە کوردێکی نەشمیل و لەباری بەوەی نییە ماوەیە کە کوێ شاری کوێ شاری كردياكي نشميل لباري بوين يما ويكر شوية شاري شوية شاري قردة تميه هرا بتبرست ما خاي قردة تميه فرستم نكيلا دي لدادي كردواري قردة سوي هرا وهابت فرستم نكيلا دي لدادي كردواري يانا وكون نبي أريكز عاشقا يانا وكون نبي أركيرو ديداوي يانا بريد نبي أركيرو ديداوي يانا بريد نبي أري بناز وي بناز كشي بناز كردم أري بناز وي بناز كشي بناز كردم أري منالي دوينيم يانا توبير كردم أري منالي دويبوم يانا توبير كردم يانا توبير كردم بناس تو بناز كردم أري منالي دويبوم يانا توبير كردم يانا توبير كردم سربان يانا توش بيه بردنيا أري من أشمى سربان يانا توش بيه بردنيا جاكي كوت ببين مان يانا قرشي بسريا أري كي كوت ببين مان يانا قرشي بسريا أري بناز وي بناز تو بناز كردم أري بناز جيان بناز تو بناز كردم أري منالي دوينيم يانا توبير كردم أري منالي دويبوم يانا توبير كردم درد لگیانم گیانا بجاونا توری هر درد لگیانم گیانا بجاونا توری
جاتەماتە بۆ من قیبلەم دەورەت بگۆڕی ئەرێ تەماتە بۆ من گیانە قەورەت بگۆڕی ئەرێ بەناز وای بەناز تۆ بەناز کردم هەی ئەرێ بەناز گیان بەناز چێ بەناز کردم ئەرێ منداڵی دوێنین گیانە تۆ پیر کردم گیانە تۆ پیرت کردم دەم و خۆش بێ کاک سەیوان گیانی خوا بەخێر بێتەوە گۆرانێکی زۆر خۆش بوو هەر سەرکەوتوبی دەستان خۆش بێ کاکە یاسین برایانی موزیک خۆشەویستانم ئەچینە لای ناوبڕێکی کورت و پاشان ئەگەڕێینەوە لاتان لێمان دوور مەکەونەوە قربان عفو قاسي فيسبوك حشتك نازل حالك موسيقى